لحديث كيتري شابي غمري خواه فرمي صلى الله عليه وسلم من رأى منكم منكرا فليغيره بيده. هر کەسێک لە ئێوە من سیغەی تعمیمە واتە هەر ئیماندارێ خراپەیەکی بینی منکەرێکی بینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ فەلیغەیڕه با بیگۆڕێ. ئەمە ئەمرە وتمان لامی فعلی ئەمر لە هەر شوێنێکا بچێتە سەر فعلی مضارع دەلالەتی وجوبی لێوەرەگیرێ. ئەفەرمێ فەلیغەیڕه وەکو چۆن خوا ئەفەرمێ فەمەن شەهیدە منکم الشەهرە فەلیەصومه ئەویش ئەفەرمێ فەلیغەیڕه. ئیتر ئەمە ڕەبتی نییە بەوەی کە مەلایەک بیکە حاجیەک بیکە شێخێک بیکە سۆفیەک بیکە خوێندکارێک بیکە بازرگانێ بیکە زەڕەنگەرێ بیکە وشکەفرۆشێ بیکە. پێغەمبەری خوا فەرمێ من واتە هەر کەسێک خۆی بە ئەندامی ئەم ئومەتە ئەزانێ مەفروض بەم ئەرکە هەڵسێ. ئەوانەی کە ئەڵێن ئەممەنا بۆ حاکمە یعنی واتە تەنها دەسەڵات بەرپرسە لەوەی کە ئەم ئەرکە بکا و فەرمان بە چاکە بکا و ڕێگری لە خراپە بکە حەدیثەکە وەڵامی ئەداتەوە. چونکە پێغەمبەری خوا فەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده ئەفەرمێ با بەدەست بیگۆڕێ فإن لم يستطع ئەگەر ئەمرەکە بۆ دەسەڵاتە دەسەڵات کەیپی ئەوترێ فإن لم يستطع دەسەڵات بۆیە دەسەڵاتە کە توانای هەیە. ئەی بۆ پێغەمبەری خوا فەرمێ فإن لم يستطع بەدەست نەیتوانی بیگۆڕێ فبلیسانی با بە زمان بیگۆڕێ. دەسەڵات ئەو هێزەیە بە زەبری هێز ئەتوانی خراپە بگۆڕێ. کەواتە ئەم ئەمرە تەنها بۆ دەسەڵات نییە چونکە ئەگەر دەسەڵات بێ پێغەمبەری خوا نافەرمێ فإن لم يستطع صلى الله عليه وسلم. دواتر فەرمێ فإن لم يستطع ئەگەر هەر نەیتوانی فبقلبه کەواتە ئینسانەکە ئیعفا ناکرێ لە نوێژا بەڕێزان چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نوێژا ئەفەرمێ صلی قائما إن استطعت ئەفەرمێ ئەگەر توانی بە پێوە نوێژکە فإن لم تستطع فقاعدا ئەفەرمێ ئەگەر نەوتوانی بە پێوە نوێژکەی بە دانیشتانەوە فإن لم تستطع فعلى جنب ئەگەر نەوتوانی لەسەر لابیکە فإن لم تستطع فأومئ إيماء ئەگەر نەوتوانی بەس بەسەر ئیشارەت کە ئەگەر نەوتوانی بەس بەدڵ گرنگ ئەوەی ئیعفا ناکرێ لە نوێژکردن. ئینسانێک لە غەیری ئەو حاڵەتانی کە شەرع ئیعفای ئەکا وەکو حاڵەتی شێتی یا سوڕی مانگانەی ئافرەتان ئینسان لە هیچ کاتێکە مەعذور نییە کە نوێژ نەکا ئەبێ نوێژ بکە. چۆن ئەتوانێ ئاوا تەغییری منکەریش فەرمانکردن بە چاکە و ڕێگەگرتن لێک خراپەیش وایە بەڕێزان چۆن ئەتوانی ئەبێ بیکەی بەس نەکردنی نییە هەر ناتوانی با بەدڵ پێ و ناخۆش بێ خۆی ئینسانێ ناتوانێ محاسەبەت کا لەسەرەوەی کە لە دڵتایە. پێغەمبەری خوا فەرمێ با بەدڵ پێی ناخۆش بێ